بۆیە ئەو دیدە فەلسەفیانە ضروریە مهمە کە ئینسانی مسلمانیش بیزانێ و بیخوێنێت چونکە تۆ بێ بزانی ئەوان متەفەوقن بە قووەتێکی غەربیەوە هاتووە کابراوە نیە ئەلمانێتێکی کوردی بتوانێت بەرامبەر بە قولۆڵاوە حەدەکەی ئێمە بوەست چەند جارمان تەحەدا کردوون هەڵ فەرموو ئەگەر ئەوەندە فەیلسوف و مهمن فەرموو وەرنە بەرامبەر کاکە ئێمە بەس قورئانەکەمان پێ و دێین مناقەشەدانەکەن باوەڕشمان بە قورئانەکەمانەیە بە ئیسلامەکەمانەیە ئەنجا ئەو کاتە دێینە سەر پێناسەی گەردوون و ژیان و ئینسان لە ڕووی فەلسەفی لە ڕووی علمیشەوە دێینە سەر پێناسەی قیەمی کۆمەڵایەتی پەیوەندەکانی نێوانیان هی ئپستمۆلۆگیەکە دروستە بێت ئەنجا سروشتی ئینسانی دێن مناقەشەتان لەگەڵەکەینەوە لەسەر هەموو ئەو شتانەی کە ئێڵێن لەسەر وەکوتم کە لە پور ئازادی داهێنان هێز ڕەوشت داڕشتنی یاسا خۆشەویستی داهاتوو ڕۆشنبیری گۆڕانکاری هەموو فەلسەفەیەک لەم چوارەی کە باسم کردن بڕوایان بەم نقاتانە هەیە کە خوێندمەوە لێ هەر یەکێکیان بپرسێڵێ ڕەئی چیە لەسەر حەقیقەت ڕەئی چیە لەسەر هێز خۆی چییە ڕەئی چیە لەسەر ئازادی ڕەئی چیە لەسەر کولتور ڕەئی چیە لەسەر داهێنان ڕێی چیە لەسەر هوەر لەسەر تەڵان کاڵین هوەر هەموو بەشەکانی تری هوەر ڕێی چیە لەسەر داهێنان ڕێی چیە لەسەر ئازادی ڕێی چیە لەسەر جلوبەرگ مەسەلەن ڕێی چیە لەسەر تێکەڵاوی خەڵکی هەموو بابەتەکان ئەڕوات و بۆم دیدە فەلسەفیان